بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە دەکەین سەرەوە دەکەین ئایا موچەی مانگی چوار کەی لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە ڕەوانە دەکرێت و بۆچی تاکو ئێستا لیستی موچەش ڕەوانەی بەغداد نەکراوە هەروە قسە لەسەر پرسی چارنووسی سێ موچەی کۆتایی ساڵی ڕابردوش دەکەین کە حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێم خواردیە هیچ دەرفەتێک هەیە بۆ وەرگرتنەوەی دا لە حکوومەتی عێراق بە یاخود حکوومەتی هەرێم و قسە لەسەرەوەش دەکەین دوای دوو مانگ دەسەڵاتدارانی هەرێما هیچ چوونەتە پێشەوە بۆ جێبەجێکردنی بڕارەکانی دادگای فیدراڵی بۆ بانکیکردنی موچەخۆران و بۆ هاوتاکردنی موچەوە بۆ دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە سەرسەر چارنووسی نەوتی هەرێمیش دەکەین یەکێک لە تۆرەکانی سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا پرسی نەوتی هەرێمیش بۆ ئێستا ئایا داهاتی نەوتیش چی لێ دەکرێت و لەگەڵ داهاتی ناوخۆش چی لێ دەکرێت پرسانە لەگەڵ بەڕێز کاک سۆرا عومەر ئەندامی لیژنەی ئابووری و پیشەسازی لە پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمان دەبێت قسەی لەسەر دەکەین کاک سۆران سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە موچەی مانگی چوارەوە دەست پێ بکەین هیچ وادەیەک دیارەکەی موچەی مانگی چواری موچەخۆرانی هەرێم دەنێرێت چونکە باز دەورەکە تاکو ئێستا وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی بۆ بەغدا نەناردەبێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان طبعا عێراق لە پێنجی هەموو بیدایەتی مانگێکا دەست بە ئامادەکردنی تەمویلی موچەکە بۆ موچەخۆرانی خۆی واتە سەرەتای هەموو مانگێک بە پێنجی مانگەوە عێراق بە تەمویلی موچەی خانەنشینان دەستپێکا تاکو 25 مانگ هەموو وەزارەتەکان و سەرۆکایەتیەکان و تۆڕی کۆمەڵایەتی دابەشەکە تەسەورەکەم لە پاش کۆتایی هاتنی موچەی فەرمانگەکان و وەزارەتەکانی عێراق لیستی موچەی هەرێم بگا مانگی چوار تەمویلەکرێ موچە بەڵێ یعنی دەکرێت لە دوای 20 مانگەوە بێ 25 مانگەوە بێ پێویستە بەوەی کە تا چەند لیستی موچە بە زووی بگاتە بەغدا هەم لیستی موچە لە پێش 25 مانگ بکات واتە لە 20 مانگەوە لیستی موچەی هەرێمی کوردستان ضرورە بگاتە عێراق بەڵێ بەس تاو کاتێککە موچەی عێراق دابەشەکرێ بێ بە 25 مانگ لە دوای ئەوە تەمویلی موچەی بەڵێ بەزۆ لیستی موچە پێویست نییە زووتر بنێدرێ لەلایەن هەرێمەوە بۆ وەزارەتی دارایی عێراق نابێ چونکە میزانی مراجعەی مانگی ڕابردوش دەبێت لەگەڵ لیستی موچەیە بنێت بەڵێ بۆیە پێویستی بە وردبینیە میزانی مراجعەکە وە لیستە تازەکانیش دیسان پێویستی بەوە جارێکی تر وردبینی بکرێن بەڵێ بەڵێ بەس زەمانەتی هەیە ناردنی موچەکە کێشەی نییە هەر وەکومانکان بڵێن دوو مانگی ڕابردوش کە بڵێن لە ماوەی مانگیە دوو موچە نێدرا بۆ مانگی چواریش هەر بەکاش دێ هیچ کێشەیەکی تێدا نیە وایە ومێدەکەم هیچ پێش هاتوو گرفتێک دروست نەبێ و نێتە پێشیشەڵا هەروەک مانگەکانی پێش و تا و کاتەی تەڵتی نەکرێ بە لیست موچە دابی نەکرێت بەڵێ ئەی سەبارەت بە چارەنووسی بڵێن ئەو سێ موچەی کە نەدرا بوو بەڕێزت دەمێکە خەریکی هیچ شتێک دەستکەوتووە یاخود موچەخۆران چاوەڕێەوە بن کە بڵێن پێشتریش موچەیان زۆر فۆتاوە 15 موچەی تاوانەدرا و کەسیان هی کۆتایی ساڵی ڕابردووە 2023 ئیسان دەستکەوتووە سەبارەت بەو موچانە طبعا لە 21/2/2024 کاتێک قەراری مەحکەمەی اتحادی بۆ مەسەلەی تەڵتین و بەردەوامی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەرچوو من لە 25/2/4 ڕۆژ نامەیەکم بۆ سەرۆکوەزیران نووسی و واژۆی 25 پەرلەمانتاری تریشم بۆ کۆ کردەوە لە یاد ئەم یادداشتەیە بەڵێ کە تیایدا باز لەوە ئەکەم
بەپێی بڕیاری محکەمەی اتحادی ئەگەر هەرێمیش پابەند نەبێ دەبێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەردەوام بێ و بت و بینا لەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵی داوای ئەو سێ موچەی کۆتایی ساڵی 2023 کە مانگەکانی 11 و 12 لە هەبوونی یاسای بودجەی ساڵی 2023 بەڵام ئەو موچانە نەداوە و ئەسڵی داواکەش کە مامۆستایان تۆماریان کرد لەسەر پێنەدانی ئەو موچانە دوایی ئەو قەرارە بەو جۆرە کەوتەوە کە هەبێ موچە بەردەوام بێ و بەڕێگای جێگیرکردنی لە بانکە حکومی فیدرال. ئەوە بوو لە 27 نووسینگەی سەرۆک وەزیران وەڵامی دایەوە ئەمە وەڵامەکەیەتی کام نووسراوە بە جۆرێک بڵاوکرایەوە گوایە موچەکان دابین کراوە و ئەگەڕێنرێتەوە ئەو سێ مانگە بۆیە پێم خۆشە خەڵک لە ڕاستی و دروستی نووسراوەکان ئاگادار بێ. ئەمە وەڵامی ئەو نووسراوی ئێمەیە کە ئاراستەی سەرۆک وەزیرانمان کرد. ئەو باز لەواکە حکوومەتی عێراقی پابەندە بە یاسای بودجەی ساڵەکانی 23 و 24 و 25 و بڕیاری محکەمەی اتحادی تایبەت بەو بابەتەی کە سەرفی ڕەواتبی سێ مانگی کۆتایی ساڵی 2023 بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. واتە وەڵامەکەی زۆر ڕوون نییە. بەپێی یاسای بودجە بێ ئەوە بوو کە ئەڵێ هەرێم پابەند نییە و من بەشە بودجەم نەدادووە. بەپێی قەراری محکەمەی اتحادی بێ ئەگەر هەرێم پابەندیش نەبێ دەبێتەوە موچە. بەڵام قەراری محکەمەی اتحادی لە 21/2/2024 دەرچووە. ئێمە سێ موچەکەمان لە تێمانگی کۆتایی 2023 وەرنەگرتووە. بۆیە داوام کردووە لە محکەمەی اتحاد هەم داواکەی ئێمە هەم وەڵامەکەی سەرۆک وەزیران ناردوومەتەوە بۆ محکەمەی اتحادی داوامان کردووە ڕای ئەوان وەربگرین لەسەر ئەوەی کە ئایا ئەم موچانە ئەرکی کێیە بیداتەوە. ئەرکی حکوومەتی اتحادیە لەگەڵ حکوومەتی هەرێم بەداهاتی ناوخۆ بیدەن یا حکوومەتی اتحادی وەک ئێستا دەبێ ئەو سێ موچەیەش بگەڕێنێتەوە کە موچەی مانگەکانی 10 و 11 و 12 ساڵی 2023 کە یاسای بودجە دەرچووە. چاوەڕێی وەڵامی محکەمەی اتحادی ئومێ دەکەم ئەوان ئەوەش ڕوونکەنەوە بڵێن بەڵێ دەبێ و موچانش بگەڕێنرێتەوە بۆ موچەخۆر. باشە بەس کاک سۆران هەندێک لێدوان و قسە هەبوو لەگەڵ مانگی 5 و 6 موچەیەک بدرێتەوە تا ئێستا ئەوە ڕوون نییە و بەشێکی زۆری خەڵکی ژە نووسراوی بەڕێستانی بڵاو کردەوە پێشتر کە ئەمە بڵین یەکلا کراوەتەوە. تا ئێستا ینی چاوەڕێی ڕوونکردنەوەی دادگای فیدراڵی بین ئەو کاتە پابەندکەریش دەبێت بۆ حکوومەتی عێراق وەرێ؟ بەدڵنیاییەوە بێ محکەمەی اتحادی ئەو بۆچوونە بداکە قەرارەکەی ئەو ساڵی 2026 دەگرێتەوە یان قەرارەکەی ئەسەری ڕەجعی نییە و بەردەوام بۆ دوای خۆیەتی. هەرچەنە کاتێک قەراری محکەمەی اتحادی لە 21/2 دەرەچێ ئەمە موچەی مانگی 2 بەپێی قەراری محکەمەی اتحادی هاتووە بۆ هەرێمی کوردستان. کە تەسەورەکەم ئینشاءڵڵا بە بەرژەوەندی موچەخۆران دەوێتەوە ئەم بابەتە. بەڵێ بەڕێزدەوەی کە کاری پەرلەمانیە هەموو ڕێکارت گرتوۆتە بەر بە پێچوانەی بڵێن هەندێک پەرلەمانتار کە ڕەنگە هەر قسەیان لەسەر کردێ بەزەوەی کە پێوەستە بە نووسراوی فەرمی و داواکاری موچەخۆران بۆ سێ موچەیە بە تەواوەتی گەیاندووتانە؟ بەڵێ هەموو هەنگاوێکی یاسایی و پەرلەمانیم بڕیوە و وەک گوتم 25 پەرلەمانتاریش لەگەڵما هاوڕابووە و واژۆی کردووە و هاودەنگ بوون بۆ ئەوەی کە ئەم بابەتە مافی موچەخۆران بگەڕێنینەوە. و ئێستا کە حکوومەتی عێراقی بۆ بە بابەتێکی گرنگ لە لای بۆچوونەکەیمان لەگەڵ داواکەی خۆمانە ئاراستەی محکەمەی اتحادی کردووە و چاوەڕێی هەڵوێستی محکەمەی اتحادیە ڕوونکردنەوەی دادگای فیدراڵین بۆی ئەم بابەتە یەک لای بکرێتەوە. بەڵێ
بەس داهات لەبەردەستە گەر بۆ نمونەمی خاتە ئەستۆی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش چی بە داهاتی ناوخۆ بێ کەوەی کە بڵێن بۆ 3 مانگی کۆتایی ساڵی ڕابردوو چی بە داهاتی ناوخۆی مانگی 2 3 و 4 بێ کە عێراق بڵێن موچە بە تەواوەتی دەنێرێت لەگەڵ داهاتی فرۆشینەوت بەش دەکا ئەگەر بیانەوێت ئەم مافەی موچە خۆرام بدەنەوە؟ بەڵێ داهاتی نەوتی و ناناوتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە باسییان کردووە و حکوومەتی هەرێم دانی پیاهێناوە. من ئەمە دوایین راپۆرتی چاودێری دارایی عێراقا باشە کە بە هاوبەشی لەگەڵ چاودێری دارایی هەرێمە ئەنجامیان داوە لە 3/4 تەواو بوون. لە 3/4 2024 راپۆرتی سێمیان کردووە لیژنەی ئین چاودێری دارایی هەرێم بۆ چاودێری دارایی عێراق پێکەوە واژۆیان کردووە. من بە دوواداچوونم کردووە و داوام کردووە لە 8/4 نردویانە بۆ پەرلەمان بۆم باشە لەسەر ئیراداتی نەفتی و غێر نەفتی و نەفەقاتی. بەڵێ چی تێدایە لەبارەی داهاتی ناوخۆ وە نەوت ئەوەی کە وەڵامی بەڕستی داوەتەوە دوانی چاودێری دارایی عێراق؟ لە ڕاستیە شتی وردی تایە سەرەڕای ئەوەی کە هێشتا وەڵامی زۆر نووسرا و زۆر زانیاریان کە داوا کردووە نەدراوەتەوە و زۆر بەڵگەیان کە داوا کردووە پێیان نەدراوە. بەڵام ئەوەی کە گرنگە لێرە ئەوەیە کە هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی لە 25/3/2023ەوە باشە هەناردەی نەوتی ڕاگیراوە بەڵام بەردەوام بووە لە فرۆشتنی نەوت. بە کۆی گشتی لە ساڵی 2023 حکوومەتی هەرێم 93,829,000 بەرمیل نەوتی بەرهەم هێناوە و فرۆشتوێت. 31 ملیۆن بەرمیلی بە ڕێگای بۆری لە مانگی 1 و 2 سێیاناتوە. بەڵێ بە دوای ئەوەی لە مانگی 3 لە 25/3 هەناردەی نەوتی هەرێم ڕاگیرێ لە دوای ئەوە 62 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتوە. 33 ملیۆن بەرمیل نەوتی نازانرێ چی لێ کردو و چاودێری دارایی هەرێم و عێراق ئەویان باشە بەس داهاتەکەی دیارە کاک ئەگەر کۆی گشتی نەخێر یعنی نەخێر داهاتی بەشی دیارە داهاتەکەی دیار نییە ئێستا و 62 ملیۆنێک کە بەڕێزت دەڵێ دوای بڵێن ڕاگررتنی نەوت فرۆشتویانە 2023 داهاتەکەی دیار نییە. نەخێر داهاتەکەی 1 دیناری نەدراوەتەوە بە دارایی سەرف نەکراوە بۆ موچە. ئەزانی هەندێکیان چۆن سەرف کردووە؟ بەڵێ تەماشا بکە کاک حەکیم بزانە پارەی نەو چی دەکراوە. ئینسان خەمەخوا کاتێکە بینێ داهاتی ئەم وڵاتە بەم جۆرەی دەکراوە بەداخەوە. تۆ ئەم هەموو نەوتەت هەبووە ئەو هەموو داهاتت هەبووە لەسەری قەرزار خەڵکیان لەسەری قەرزار کردووە گینا داهاتەکەی هەبووە و براوە. تەسەوور بکە لە ساڵی 2023 لە پارەی نەوت بەڵێ نووسیویانە 12,943,000 دۆلار خسائر تحویل عملة زیانی ئاڵوگۆڕی دراو. بەستیان بگەێنێ حکوومەتی تۆ نەوت بە دۆلار فرۆشتووە گۆڕیوتەتەوە بە دینار یعنی چی 12,943,000 دۆلار زەرەرەوە. ئەخ باشە تۆ تمەنە کڕیوە یا نەوتی فرۆشتووە؟ نەوتی بە دۆلار فرۆشتووە یا بە تمەن فرۆشتووە؟
معقولة 12 مليون و 943 دلار لتحويلي بارين فلوسي زرت. معقولة شركة ديلوي مليون يكون 948 دلار پێدراوە لە کاتێکا تۆ نەوتت 2 مانگ و 25 ڕۆژ هەناردن لە هەمووی کارە ساتبارتر. موچەی مستەشار ڕاوێژکار 998 دلار پێدراوە. ڕاوێژ بەچی؟ لە هەمووی زۆر سەیرتر کرێی مەحامی 22 ملیۆن و 368 دلار، یعنی 22 ملیۆن دلار دراوە بە وجودی مەحامات. کام مەحاماتە، کام قەضیە، کام بابەتە. بەڵێ ئەمە داهاتی نەوت و پارەی نەوتە بەم جۆرەی پێدراوە. باشە بەس وەزیری دارایی لە ماوەی پێشوو چاوپێکەوتنێکی هەبوو دەیگوت داهاتی نەوت لە 2023 تەنها 51 ملیار بووە و ئەوەش دراوە بە کارەبا کە مەبەستی ئەو بڵین بڕەنەوتە بوو کە لە نزیکەی 25,000 دەدرێت بە پاڵەوگەکان کە پێشتر بەڕێز براچوون کردبوو لە 6 مانگی یەکەمی 2023 309 ملیار بوو ئەو کاتە کە بەڕێز براچوونت کردبوو. ینی ئەوەی هەژمار کردووە ئەوەی کە دراوە بە منتەجات بۆ کارەبا 94 ملیۆن دلار. ئەوەی کە داویانە بە مەسپا تقریبا زیاترە لە 30 ملیۆن بەرمیل نەوت. بەڵێ هیچ لەو داتایانەی کە باس کراوە ڕاست نییە. ڕاستیەکان لێرە بەشێکی زۆری وەربینی کراوە کە ڕقەمی خەیاڵی و مەصرفی سەیر و سەمەرەی هەیە. باشە ئەی لەسەر ئەمەز بەراچوونە بۆ داهاتی نەوت کە دیوانی چاودێری دارایی وەڵامی بەڕێزیان داوەتەوە یاخود بڵێن بۆ گرێبەستەکان هیچی تێدا یاخود لەسەر داهاتی ناوخۆ چی تێبینیەکی تری تێدایە کە باسی کردبیا لەسەر خەرجی موچە؟ ئەوەن لەسەر داهاتی ناوخۆش بە هەمان شێوە 26 مەرز داهاتەکەی نەخراوەتە ڕوو. تەنها 4 دەروازەی سنووری لەگەڵ گومرگی 2 مەپاری سلێمانی و هەولێر خراوەتە ڕوو. و داهاتی ناوخۆ کە بەشێکی زۆر پێکدێنێ لەو باج و ڕسوماتانەی لە شوێنە جیاجیاکان کۆیەکەنەوە لە ساسی و شەشی ئەو داهاتە نووسیویانە ئیرادات بخڕایانی تحدیدیان نەکردووە داهاتی چییە بۆ ئەوەی وردبینی نەکرێت. لەسەر لیستی موچەکانیش باشە سەرجەم وەزارەتەکانی هێناوە. لێرە لە نێوان لیستێکە دائیرەی موازنەی عامەی ئیتیحادیە لەگەڵ لیستێکە دائیرەی موازنەی ئیقلیمە جیاوازی موچەکان جیاوازی ژمارەی فەرمانبەران لە نێوان ئەم دوو دائیرە 40,000 موچەخۆرە. دەتوانین هەندێک وردەکارێکی باسکەین؟ بەڵێ وردەکارەکەی بۆ نمونە لە دائیرەی موازنەی عامەی ئیتیحادی ژمارەی پێشمەرگە 114,829 پێشمەرگەیە. لە دائیرەی موازنەی ئیقلیم 138,619 23,790 پێشمەرگە زیاد کراوە بەبێ ئەوەی بزانرێمە چییە. وەزارەتی شارەوانی 1,135 فەرمانبەری زیادە بەبێ ئەوەی بزانرێمە چی. وەزارەتی پەروەردە 4,316 کەس زیادە بەبێ ئەوەی بزانرێن زیادەیە چییە. بۆ زۆر شوێنی تریش لە وەزارەتەکان کە
یەک شوێنمان نییە جیاوازی نەبێت لە ژمارەی فەرمانبەر و لە موچەکان. ئەی سەبارەت بە خەرجی موچە جیاوازی هەیە لە بینی مانگەکان ئێوە ئێستا دوایین مانگ کە باسی 950 ملیار دەکرا چۆنە زەحمە نەبێت؟ خەرجی موچە لێرە باسی کردووە کە ئەڵێ هیچ مانگێکی حکوومەتی هەرێم کە تعویزی موظفینە موچەی موچە خۆرانە هیچ مانگێ لە مانگەکەی تر ناچێ ژمارەی پارەکان. بەڵێ هیچ مانگێ لە مانگەکەی تر ناچێ. دەتوانیت چەند مانگێکمان بۆ باسکەی وردەکاریەکەی ئەگەر جیاوازیەکەی؟ بۆ نمونە ئەمە جیاوازی مانگەکانە کە ئەڵێ تەفاوتێکی زۆر هەیە لە یەکی حەوت کە تەسبیتی کردووە. بەڵێ ئەبەم بیستە بەڵێ هیچ مانگێک لە مانگەکەی تر ناچێ. مانگی تەمووز ژمارەیەکی سەرف کردووە، مانگی ئاب ژمارەیەکی تری سەرف کردووە، مانگی ئەیلول ژمارەکە گۆڕاوە. بەڵێ ژمارەکان دیارن بۆی بەڕاستی جیاوازەکان چەندە بڵین بۆ نمونە 900 و چەندە دیارە جیاوازەکان ڕوونکراوەتەوە؟ ئەمانە تەنها فەرمانبەرانن بەبێ خانەنشینان و بەبێ ڕعای ئیجتیماعی و بەبێ ئەوان. بەڵێ 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 بۆ نمونە لە مانگی ئابە 682 ملیارە، لە مانگی ئەیلولا 572، لە مانگێکی ترا 745. بەڵێ بەڵێ ئەو تایبەتەوە فەرمانبەران. بەڵێ بەڵێ زۆر چاکە. بەس سەبارەت بە پرۆسەی بڵین بە بانکیکردنیش نزیکەی 2 مانگە بڕیارەکەی دادگا بڵین دەرچووە تا ئێستا بڵین بە پرسانی هەرێم هاتوونەتە پێشەوە بۆی کەم پرۆسەیە سەر بگرێت. مەسەلەی کەڵتین کە بابەتێکی ئەساسیە لە نێوان هەرێم و بەغدا. من لە 11 باشە نامەیەکی فەرمیم نووسی بۆ بانکی ڕەشید و ڕافیدەین کە ئەوان چۆن بڕیاری دادگای فیدراڵی بۆ تەڵقین جێبەجێیەکەن وەکو بانکێکی حکومی فیدراڵی و ئەمە چی پێویستە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و چی بکەن و چۆن ئەکرێوە چەندێک کاتی هەوێ. بەس لە 2 چوار وەزیری دارایی عێراق وەڵامی داوەتەوە تەیب سامی. باشە ئەڵێ ئێمە دەست بە تەڵقینەکەین کاتێک دابەشکردنی وەزارەتەکانمان بە پێی لیستەکانیان دابش کرد بەسەر مەصرفەکانی ڕافیدەین و ڕەشیدە و ئەو ماوەیەشی کە پێویستە ئەکەوێتە سەر ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و حساب بۆ موچەخۆرانی هەرێمەکەینەوە بە پێی ئیستیمارەی KYC بۆ فەرمانبەران و خانەنشینان و چاودێری کۆمەڵایەتی وەکو چۆن بۆ موچەخۆرانی عێراقمان کردوەوە و لە ئەخیری شاڵێ هەردوو بانقەکەمان ئامادەکاری و پێداویستی تەواویان هەیە بۆ ئەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بخەنە سەر هەردوو بانقەکە بۆ تەڵقین. بەڵێ بەزیستاوان ئامادەن بەس هەرێم ڕێگرە و بۆکردنەوەی لەقەکانی بڵێن ڕەشید و ڕافیدەینیش تا ئێستا هیچ سەردانێکیان کردو ئەوەندەی کە بەڕێز داگەداربی بۆ هەولێر بێ بۆ سلێمانی بێ بۆ ئەوەی کە لێرە لەق بکەنەوە؟
طبعا کێشە لەکردنەوەی لقەکانە هۆکاری هەیە تا ئێستا نەیان کردووە توێژەوەیە کە تەواوی مڵکەکانی هەردوو بانقەکە داگیر کراوە و هەندێکیان کراوە بە ناوی حکوومەتی هەرێمەوە و دەوایرەکانی حکوومەتی هەرێم هەندێکیان فرۆشراون فرۆشتیانن بە خەڵکی کرد بەڵێ بەڵام ئەم بابەتە نابێتە ڕێگر لەوەی کە ئەم خەڵکینە لە ڕەشید و ڕافیدەینەوە بکرێ بۆیە وا تەسەورەکەم ئەوەی کە حکوومەتی هەرێم خەریکێکی و بە ناوی هەژماری منەوە بخرێتە ناو ئەڵتین لە بانقی ڕەشید و ڕافیدەین وەکو کیکات حسابی بۆ بکرێن واتە بانکی ڕەشید و ڕافیدەین خەڵتینەکەی لێ بکرێ و دعمی ئەو بانقانە بکرێت کە لە ناو ئەو پرۆژەیان چونکە ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە تەمویلی ئەم بانقانە چی ئەیکا حکوومەتی عێراقیە لە خۆمەیکەم لە ڕێی بانکی ڕەشید و ڕافیدەینەوە بەڵێ یعنی ئەو کاتەگەر ئەمەش بکرێ بڵێن هەژمارە سەرەکیەکە لە ڕەشید و ڕافیدەینە وەزارەتی دارایی عێراق تەمویل دەکەی دەسەڵاتێکی حکوومەتی هەرێمی بەسەردا نامێنێت تەناوەیە کە ئەو بانکانە موچە دابەش دەکەن ئەو کاتە بەڵێ ئەو کاتانە ئەو کاتەوەکو ئەو پەنجەرانەی لێدێ کە لە لقیان لە هەرێمی کوردستان هەیە نەسی قەرارەکەی مەحکەمەی ئیتیحادیش باز لەواکە تەڵتین لە ڕێگای بانقە فیدرالیە حکوومیەکان و دەبێت موچەخۆرانی هەرێمی کوردستان لە شوێنی خۆیان پارە وەربگرن موچەکەیان لە ڕێی پەنجەرەی ئەو بانقانەی کە سەر بە بانقی مەرکەزین و لقیاندا هەرێمی کوردستان هەیە بەڵێ بە ئیجاوازەکەی چیە لەگەڵ ئێستاوەی کە حکوومەتی هەرێم جەختی لەسەر دەکات لەگەڵ هەژماری من و لەگەڵ ئەوەش کە بۆ نمونەگەر وەکو بەس گواستنەوەی پارەکە بێ بۆ دابەشکردنەکە بێ لە ڕێەوە چۆنە ئەو جیاوازەکە جیاوازەکە ئەوەیە ئەو بانقانە لقیان لە هەرێمی کوردستان هەیە وەزارەتی مالیەی ئیتیحادی تەمویلی ڕەشید و ڕافیدەینەکە ڕەشید و ڕافیدەین تەمویلەکە گوازنەوە بۆ سەر ئەو حسابە ئەمە هیچ ئیشکالێکی تیان نابێت چونکە مەصدەری تەمویلەکە موهیمە کێ تەمویلی ئەم بانقانە هاتە پێشتر حکوومەتی هەرێم دەیەوێت تەمویلەکە بدرێ بەو خۆی بیخاتە بانقەکان بەڵام عێراق تەسەورەکەم بەرەوەوە بچێت لە ڕێ ڕەشید و ڕافیدەینەوە تەمویلەکە بکات بەزەو کاتە هیچ مەترسێکی لەسەر نابێت چونکە ئێستا موچەخۆران مەترسیان هەیە موچەکەیان یاخود ببردرێت یاخود بۆ قەرزەکان یا دەستی بەسەردا بگیرێ ئەو کاتە کاژمارە سەرەکیەکە لە ڕەشید و ڕافیدەین بێت هیچ مەترسێک لە موچەی موچەخۆران ئەو ترسەی موچەخۆرانە ڕەوێتەوە بەڵام ئەگەر پارەکە هەر هەمووی بە کاشی بدرێ بە حکوومەتی هەرێم بانک ڕۆڵی نامێنێ ئەوەی کە ئێستا هەیە بەڵێ زۆر چاکە بەس سەبارەت بە هاوتاکردنی موچەش کە بە پێی بڕای دادگا دەوێت موچە هاوتا بکرێ هیچ چوونەتە پێشەوە دەسەڵاتدارانی هەرێم بۆ هاوتاکردنی موچە بێ پلە بەرزکردنەوە بێت یاخود کەم تەرخەمی هەیە دوو مانگە هیچیان کردووە بۆ ئەوە کۆمەڵێک مافی موچەخۆران هەیە کە حکوومەتی هەرێم تا ئێستا بۆ چەندین ساڵە توانم بڵێم نەیداوەتەوە بە موچەخۆران یا بە فیەکانی تر بۆ نمونە لە بەرزکردنەوە کە ڕاگیراوە دەبێت ئەو لە بەرزکردنەوەی بگەڕێتەوە بۆ موچەخۆران بۆ بە تایبەتریش بۆ فەرمانبەرانی مەدەنی بابەتێکی تر مەوزوعی گرێبەستەکانە کە چەندین ساڵە نەکراون بە هەرشەیی دەبێ ئەوەش بکات جگە لەوە وانە بێژێکی زۆرمان هەیە کە دەبێ ئەوانە دابمەزێن خۆ بەخشێکی زۆرمان هەیە لە کەستی حکوومەتی هەرێم زیاتر لە 10 ساڵە دامەزراندنی ڕاگرتووە دەرچوێکی زۆری دانەمەزراومان هەیە سەیەکەمەکانمان هەیە و خاوەن بڕوانامە باڵاکان هەیە هەموو ئەمانە مافی خۆیانە ئەو مافەیان بۆ بگەڕێتەوە
جگە لەوە مەسلەی هاوتاکردنەکە ئێمە قەرارێکی مەحکەمەی اتحادیمان هەیە مەسلەی خانەنشینی بەڵێ بڕیارێکی تایبەتی مەحکەمەی اتحادی یاسای کارپێکراوی ئێستەی خانەنشینی هەرێمی هەڵوەشاوەی هەڵوەشان کە هەبێ وەکو عێراق بە یاسای یەکگرتووی خانەنشینی ساڵی 2014 کات ئەمە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردن واتە پێش هاوتاکردنی موچەی هەموو موچەخۆران هاوتاکردنی موچەی خانەنشینان قەراری مەحکەمەی اتحادی لە پێش تەڵتینەکە لە ناو قەراری مەحکەمەی اتحادیە بۆ تەڵتین باز لە هەمان کاتی پێدانی موچە بە هەمان بڕ بۆ هەموو موچەخۆرانی هەرێم هاوتای موچەخۆرانی عێراق کا پێم وایە هەموو ئەمانە پێویستی بۆ حکوومەتی هەرێم بێت گفتوگۆی لەسەر بکە بۆ جێبەجێکردن من لە ڕابردووشە زۆر داوام کرد حکوومەت کات نەکوژێ زووتر بێت و زیاتر موختەم بێ بەم بابەتە تەنها نەحاڵێ بە ئەوەی کە خۆی ناوی ناوە هەژبی من موچەی خەڵک لەوە گرنگترە و ئیمتیاز و مافەکانی خەڵکی موچەخۆری هەرێمی کوردستان و خانەنشینان لەوە زیاترە 10 ساڵە خەڵک معاناتی ڕاکێشاوە لەگەڵ حکوومەتی هەرێما بۆ چارەسەری ئەم بابەتە بۆی نەکراوە ئێستا لە عێراق چارەسەر بووە دیگە لەوە سوودمەندانی تۆڕی کۆمەڵایەتی کە بەڕاستی ئەوانیش غەدرێکی زۆریان کراوە و بە جۆرێک غەدریان لێکراوە کە چەندین ساڵە هاوکاریەکی 150,000 هەبووە بۆ فیئەیەکی زۆری کۆمەڵگە کە نزیکەی 60,000 خێزانن ئەمەیان بڕیوە تەنها کەمەندامیان هێشتەوە و زیاتریش لە 10 ساڵە هیچ کەمەندانێکیان تۆمار نەکردووە کە زیاتر لە 30,000 بۆ 40,000 کەمەندان ئێستا بوونی هەیە و هیچ مافێکی پێ نەدراوە باڵە بە سەبارەت بۆی هەژارەکان بەراچوونی زۆر لەسەرکردووی نەتی ئەنجامێکی دەبێ ئەوەی کە 150,000 نەبوو 59,000 کەسن ئەوانەی کە بە ساڵات چوون ئەوانەی کە هاوسەریان لە داوانی نەخۆشی درێژخانیان هەیە ئەوانەی کە بڵێن منداڵی شەرەردەماغ و ئەوانەشیان هەبوو هیچ چاوەڕێ دەکرێت دووبارە موچەکەیان بۆ بگەڕێتەوە وەکو بەڕێزووت لە 2016ەوە ڕاگیراوەکەوانە هیچ سەرچاوێکی داهاتی ئەو تۆشیان نییە ئەوەن هەموو ئەمانە بە نایاسایی و بە ناحەق بڕراون و هەرکی حکوومەتی هەرێمە ئەم مافە بگەڕێنێتەوە ئێمە لە عێراق لەم هەفتەیە یاسای خاوەن پێداویستیە تایبەتیەکانمان هەموار کردەوە موچەی ئەوانە لە 170,000ەوە کرا بە 250,000 سەر ڕایەوەی کۆمەڵی امتیازاتی تریان پێدرا بۆیە هەرێمی کوردستان زۆر غەدری لە خەڵکی کوردستان کردووە هەرتەنهاوە نەبووە موچەکەی بڕیوە یا پاشەکەوتی کردووە یا دوای خستووە زۆر مافیتر هەیە بۆ زۆر تیر و توێژی تر هەر بڕیوێتی هەر نەیهێشتووە بۆیە لە هەرێمی کوردستانە دۆخێکیان دروست کردووە چینی مامناوەند لە ژیانکردن و لە گوزەرانە وردە وردە هاتۆتە خوارەوە بۆ سەر هێڵی هەژاری بۆ خوار هێڵی هەژاری چینایەتێکی زۆر دروست بوو لەو هەموو نەعەدالەتیانە بەڵێ کاک سۆران چەند خولەکێکی تر من ماوە سوپاس دەکەین چەند خولەکێکی تر سەبارەت بە ئەو زیادکردنی بڵێن موچەی خاوەن پێداویستی تایبەت کە لە پەرلەمانی عێراق هەموارتان کردەوە ئایا هەرێمی کوردستانیش دەگرێتەوە لەگەڵ هاوتاکردنی موچە دەبێ موچەی خاوەن پێداویستی تایبەتیش لێرە ببێ بە 250,000 دینار بەداخەوە ئەوە یاسایەکە تایبەتە بە غەیری هەرێم واتە هەرێم ناگرێتەوە وەگوتم زۆر لەو بابەتانە هەرکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم خۆیەتی ئەو مافانە بگەڕێنێتەوە یاسای ماف و امتیازاتی کەمەندامان لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم ئامادەنیە کاری پێ بکا و جێبەجێ بکات بینە هەمان یاسای باش لە هەرێم هەیە کە ئەو مافە بداتەوە بە کەمەندامان بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم جێبەجێی نەکردووە
باڵێ باڵێ بەس بۆەوەی هەژارەکان کە باسی کە دەبێت دووبارە خۆیان بڕیای لێ بدەنەوە دەست پێ بکاتەوە و ئەوەندە بڕەپارەیەکی زۆر ڕای بگرن بە ناوەوەی کە گەندەڵی تێدا ڕەنگە گەندەڵێکی زۆر کەمی تێدا بێ بەزەوە پاساوە بۆی کە خەڵکی بڵێن مستەحق ئەوەی کە هەژار و کەم دەرامەت بوون 150,000ەکە لێی بێبەش بکرێت ئەزانی ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان 22 میلیۆن دۆلاری داوە بە محامی کرێی محامی پارێزەر موچەی دوو هێندەی ئەو چین و توێژە کەم دەرامەت و هەژار و بێهاوسەر و بێدەرەکانەیە کە هیچ سەرچاوێکی بژێویان بۆیە بڕەپارەیە هیچ نە بۆ جگەلەوەی کە خەڵکان بەڵێ چەند خولێکێکمان ماوە سەبارەت بە هەناردەکردنی نەوتی هەرێم یەکێک لە تەورەکانی سوودانی بڵێن سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا هەناردەی نەوتی هەرێم بوو پێشتر کێشا بوو لەسەر خەرجی نەوت و گرێبەستەکان هیچ بەرۆپێش چوونێکەیە نەوتی هەرێم هەناردە بکرێتەوە یاخود تەنارە قسەی ئەوەی کە دەڵێن بەم نزیکانە هەناردە دەکرێتەوە ئەوەی کە لەم راپۆرتەی چاودێری داراییە هەیە باشە پێم وایە پرسی نەوتی هەرێمی کوردستان دۆسیەی زۆر ئاڵۆزترە لەوەی کە تەسەورەکرێ و نەوتی هەرێمی کوردستان لە دەست حکوومەتی هەرێمی کوردستانی شاد تا ڕادەیەک لە ماوەتی و گرێبەستە خراپانەی کە کراوە و ئەوەی کە جێگری سەرۆکی حکوومەت ئەمڕۆڵێ نەوت موسیبەتە و بەڵایە ئەمە ناکەین تەواو بێ بەڕاستی ئەوە قسەیەکی زۆر هەڵەیە نەوت ئەو نیعمەتە گەورەیە کە خوای گەورە بە ملیۆنان ساڵ لەژێر ئەرزەکەمانە بۆی دروست کردوین بەڵام ئەوانەی کە سوودیان لێبینیوە بۆ خۆیان و داهاتەکەیان بردووە کردویانە بە نەکبەتی و بە بەدبەختی بۆ خەڵک ئەگینا بۆ خۆیان داهاتەکەیان بردووە پێی بوون بە ملیاردێری ناشەرعی و نەوت لە هەر وڵاتێکە شەفافیەت نەبوو عەدالەت نەبوو مافیا دروستەکە گەندەڵ دروستەکە حکومڕانی ستەمکار دروستەکە بەداخەوە ڕێک نەوتیان بەکارهێنا بۆ خۆ دەوڵەمەندکردن بۆ گەندەڵی بۆ چەوساندنەوەی میلەت بۆ بڕینی بەشە بودجەمان لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە بەغا بۆی خۆیان بە ناوی ئابووری سەربەخۆ نەوتەکە بەرن و ئەوانەی کە گرێبەستی نەوتیان کردووە دەبێت دادگایی بکرێن لەسەری چونکە داهاتی نەوەکانی ئایندەشمانیان بەو گرێبەستانە بە فیڕۆداوە و بە هەدەرداوە و ئێستا قەرزیان بۆ خەڵک جێهێشت بۆ لە کاتێکە ئەمان چەندین ساڵە لەو تەفرۆشن بە قەرزاری راپۆرتەخەنەوە بەردەسی عێراق باڵێ بەزۆک وا دەکەی ئەوەی کە بەڕێزت پێشش بە چوند کرد لەسەر خەرجی نەوت تا ئێستا هیچ ڕێکەوتنێک نییە لەسەر خەرجی کۆمپانیا نەوتەکان چونکە پێشتر داوای 32 دۆلاریان دەکرێت ئێستا بازەوە کرد بە 20 دۆلارێک ڕازی بن بەس عێراق بە 21 دۆلار بەس عێراق ئامادە نەبێ ئێستا لە راپۆرتەکەڵێ بە هیچ شێوەیەک ئێمە چەندێکە وردبینیەکەین شتێک بە ناوی کولفەی دەرهێنانی بەرمیلێک نەوتەوە لە ناو راپۆرتەکانە بوونی نییە نەوتی هەرێمیان تاڵان کردووە ئێستا باز لەوا کا 33 میلیۆن بەرمیل نەوت دیار نییە و نازانێ بۆ کاتێکە بەرهەمی بەڵێ یعنی ئەوە دروست نییە چەند لە دوای ئەوەی بەڵێ خۆیان دەڵێن 32 دۆلاری تێدەچێ 24 بۆ بەرهەمێنانە و 8 بۆ گواستنەوەی ئەوە دروست نییە هیچ ڕاست نییە ئێستا عێراق خۆی ئامادە چەند پێبدا حکوومەتی هەرێم سەرەڕایەوەی لە تا 25 سێ خۆی نەوتی هەناردەی دەرەوە کردووە هەموو ڕۆژێکی نزیک بە 250,000 بەرمیل نەوتی بەرهەمێنا و فرۆشتوێت 1 دیناری داهاتەکەشی کرد بەڵێ عێراق ئێستا تەنە ئامادەیە بڵێن 8 دۆلار 9,000 و شتێک دیناری عێراقی بدا بە خەرجی نەوت هەرەوەندە ئامادەی هەیە تەسەورەکەم بابەتەکە هەر بەوە چارەسەر نابێت باشە بەدوای پرسیان بەسەر هەمواری یاسای بودجە بێ دیارە کەی دێتە پەرلەمان چونکە باسی دەمێکە باسی دەکرێت هەمواری یاسای بودجە بودجەی 2024 تا ئێستا نەهێنراوە پەرلەمان و حکوومەت بە عەمدەن تاخیرێکە بۆی ساڵی دارایی وردە بڕاو بە یاسای بودجەی 2023 لەسەر 12 ئاڕۆ باڵە سوپاس دەکەین کاک سۆرا عومەر ئەندامی لیژنەی ئابووری پیشەسازی
مادومان کردی کە لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ